لە دوای 7 ڕۆژ داخستنی مەرزی تەوێڵە و پشتا لە سنووری پارێزگای هەڵەبجە بە بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرێم هەردوو مەرجەکە بەڕووی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران کرایەوە. و ئێستش کە بڕیار دراوە بەکردنەوەی ئەم مەرجە ئێمە پێمان وایە ئەگەر ئەم برایانە کە لەم سنوورەیە کارەکەن دیارە بە فەرمانبەرەکان بە براپۆلیس و ئاسایش و کارمەندانی تەندروستی و کارمەندانی گۆمرگ و سەرجەم شۆفێرەکان و ئەنجومەنەکان ئەگەر پابەندی ڕێمای تەندروستەکان نەبن ئەوە دوور نییە تووشی کارەسات ببین. بۆیە وەکو مەرحەلەی یەکەم ئەبێ ئەم برایانە لێرە خۆیان بپارێزن شمەک لێرەکێت خۆڵی ئاستنە لە ئێرانەوێت لێرەوە هیچ شتێک ناڕوە و ئەم مەرجەش مەرجێکی گەشتیاری نیە مەرجێکی تیجاریە بۆیە تەنها کەلوپە لە موادی ئینشاعاتە بیناسازیە خۆڵی ئاسنە و هەندێک موادی نایلۆن و ئەوانەیە لە ئێرانەوێت بۆ ئێرە. داخستنی ئەو مەرزانە لە چوارچەوەی گرتنەبەری ڕەوشێنی بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هات لە هەردوو مەرجەکەش بە توندی ڕێکارە تەندروستیەکان و بەکارهێنانی دەستکەش و دەمامک لەلایەن شۆفێرانەوە پێویستە بەکاربێنرێت. شۆفێرانی مەرزی تەوێڵاکردنەوەی مەرجەکە بەگرنگ ناو دەبن و دەڵێن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان دەبن و بژەوی زیاتر لە 350 شۆفێر و کاسبکار لەسەر کارکردن و ئاڵوگۆڕی بازرگانی مەرجەکەیە. زەختێکی زۆرمان لەسەر بوو زەرمەندێکی زۆر بووین بە ئێمە بە تجارەکان و خۆشبەختانە ئەمڕۆ کە یەکشەمەیەوە تا حکوومەت ئێرەم بڕیاریدا بەکردنەوەی مەردەکەمان ئێمەش دڵخۆشین و پەیمانیشمانداوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین ڕێکاری تەندروستیەکان بگرینە بەر بە هیچ شێوەیە قەرەباڵقی دروست نەکەین ئەوەی ئەو دەوڵەت پێمانە حکوومەت پێمانەڵێ ئێمە جێبەجێکەین ئێمە جێبەجێکەین هەمویان ئەو شتە پێمان وتراوە جێبەجێکەن یەک بە یەکی دەمامەکە چیە لەو دیوە ئەگەر ئەبێ دەرمان و شوێنە ینی نایەڵین یەک نەفەر مخالفکا لێرە خۆمە نایەڵین. کردنەوەی مەرجی تەوێڵە و پشتا تەنیا بۆ ئاڵوگۆڕی بازرگانیە و ڕێگا بە هاتوچۆی گەشتیار نادرێت. ئەو شۆفێرانەشی هاتوچۆ دەکەن پێویستە دەمامک و دەستکێش بەکاربێنن و ئۆتۆمبیلەکانیشیان تاقیم دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام مەرجی تەوێڵە.